بنسبة کاک جوتیارەوە کەیچێک لە ڕۆژنامە نووسەکانی ئێوە ئێستا پێشتری لە چەند دەستگایەکتر ئیشی کردووە بەداخەوە ڕۆژنامە نووس چوەکو شەخص چوەکو دام و دەستگاکەی چوەکو پێشەکارێک بەرامبەر چەند ڕۆژنامە سێ بکرێ هەموو هی ئەوەیە ئیدانە بکرێت بنسبەت کاک جوتیارەوە کەیچێک لە ڕۆژنامە نووسەکانی ئێوە ئێستا پێشتری لە چەند دەستگایەکتر ئیشی کردووە من دوێنێەوە تا ئەمڕۆ ڕێکخراوە تایبەتمەندەکان سنتەرەکان لە سنتەری میترۆ لە سندیکای ڕۆژنامە نووسان هەڵوێ سێمیانم بینی هەمیان داوای چارەنووسی ئەم ڕۆژنامە نووسەکەن بەتەئکید پێویستە دام و دەستگاکان دام و دەستگای ئەمنی بیا غەیرە ئەمنی لە کاتی هەر ڕووداوێکا بێت بەڕۆنی بە دەستگاکەی و بە خەڵکش بڵێ ئەم ڕۆژنامە نووسە لەکوێ من دوێنێ ڕوونکردنەوەکەی میترۆم بینی زۆر وازەحە ئەلێگەل لای دام و دەستگای ئەمنی نییە با پێما بڵێ لەکوێ یان با ڕوونکردنەوە بن پێم وایە ئەمانە کە ڕوو ئەدەن بەنسبەت ڕۆژنامە نووسەکانەوە جا دام و دەستگای ئەمنی بیا غەیری دام و دەستگای ئەمنی چکە هەموو جارێک دام و دەستگای ئەمنی نییە هەروای پێشەکای لەرەگی دام و دەستگا حزبیەکانی دیکە و دام و دەستگا مەدەنیەکانیشەوە ئەکرێ بەڕاستی ئەمانە هەمووی نیشانەی گەورە لەسەر دۆخی ڕۆژنامە نووسان دروست دەکەن و پرسیاری گەورەتر دروست دەکەن ناکرێتەوە لە کوردستان کەناڵێک دابخرێ ئێستا لە سلێمانی کەناڵی زوم تا ئێستا دوای 8 مانگ ستۆدیۆکەی وەرنەگرێتەوە لە هەولێر نووسی کەناڵی تر داخرێ لە دووەک ڕۆژنامە نووسی تر دەستگیرەکرێ خەڵکی تر پێشەکای بەرامبەرکرێ من باسی کوی هەرێمی کوردستانەکەم کە هەمی پێشەکاریە ئەبێ دام و دەستگاکان بە یەک چاوسەریکەن لە دەرەوە ڕێکخراوەکانی دەرەوە ناڵێن ئەم پێشەکاری لە سلێمانیان لە هەولێریان لە دووهۆکاڵن لە هەرێمی کوردستانە حەق وایە نە هەولێر نە سلێمانی دەسەڵاتی هیچ کامیان ڕێکەبوو پێشەکارانە نێن وە کۆتایی پێبێن سەرکەوتەوە